دەمانێت بزانین کاریگەری ڕێگا لەسەر ڕووداوی هاتوچۆ چییە؟ چونکە ڕووداوەکانی هاتوچۆ وەک جەنگێکی نەبڕاوان لێ هاتووە بەردەوام لە شەقام و ڕێگاکان قوربانی لێ دەکەوێتەوە. ئەو قوربانیەش لە ئەنجامی ڕووداوی هاتوچۆ بە هۆکاری جیاجیا دروست دەبێت. ترافیک باس لە یەکێکی تر لەو هۆکارانە دەکات، ئەویش ڕێگایە. ترافیک بۆ یەکەم جار نمونەی ڕێگایەکی خێرا دەخاتە ئامانجی بەرنامەکەی کە دوای تەواوبوونی ڕێگاکە زیانەکانی ڕووداوی هاتوچۆ تیایدا کەم بۆتەوە. ئەویش ڕێگای خێرایی هەولێر دوهۆکار. ڕێگاش بریتە لە هەر شوێنێکی قێرتاو کراو یان قێرتاو نەکراو کە ئامادەکراوە بۆ بەکارهێنان لەلایەن سوارڕۆ یاخود پیادەکانەوە. ترافیک ئەم جارە باس لە کاریگەری ڕێگای قێرتاوکراوی ستاندارد لەسەر ڕووداوی هاتوچۆ دەکات. دەمانەوێت گرنگی ڕێگایەکی باش و ستاندارد لەسەر هاتوچۆ ئەمڕازەکانی گواستنەوە بزانین. ئینا لیلا و ئینا ئیلا ڕاجعون. 7 نەفرن، 5 ئەمری خودی کردی، برایتە و ژم براتە و 3 عیالی برایتە ئەمری خودی کردین. مال عالم خراپی، عالم خلاص. لە ڕابردوو بەشێکی ڕێگای نێوان هەولێر دوهۆک بە ڕێگای مەرگ ناو دەبرا. ڕێگایەکی خراپ و پڕ لە تاسی یەکسایدی دوو ئاراستە. هیواخوازین ئەو کەسێک کە سلف لە ئۆتۆمبیلەکەی دەدات، یعنی بیری منداڵەکان و خێزان و دایک و باوکی بکات بۆ ئەوەی گیانی خۆی گیانی خەڵکانی تریش بە سەلامەتی ڕابردوو. ڕێگای نێوان قەزای بەردەڕەش و ناحیەی کەڵەکە کە بە ڕێگای مەرگ ناسراوە، زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ئەم ڕێگایە ڕوویداوە. هەموو مەینەتی و شوازاری شۆفێران با بڕیارێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆبا ڕێژێکی زۆر ساڕێژی و برین و ئێش و ئازاری کرد. بڕیاردرا دووسایدی خێرای نێوان هەولێر دوهۆک تەواو بکرێت. ئەو پرۆژەیە لە ماوەیەکی کەمتر لەو کاتی کە بۆ دیاری کرابوو تەواو کرا، بە شێوەیەکی ستانداردی جیهانی دروست کرا. دوای تاوبوونی لەگەڵ کرانەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە خەمی هاوڵاتیان داواکی لە هاوڵاتیان و شۆفێران کرد کە دەبێتەوە شیار بن و پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن لەو ڕێگا ستاندارد و خێرایە. ڕاستە ئەفریقا دیاسانکاریە بۆ هاتوچوونێ دروست کرد، بەس ئەس داخوازە لەنگوتکەم باشترین شێوە ئیستیفادە لێ بین و مخابنیڤە هەموو ساڵێ ئەم بینین و سەدان کەس بنە قوربانی یان بریندار بن یان مخابنیڤە گیانە خول دەستدەن لە ڕوویدانێت هاتوچوونێ. ئیڤیا منەوە گوێی خوب دەنە ژیرەت و ڕێنمایەت پۆلیسێن هاتوچوێ و باشترین شێوە مفایل ڤاجادانە بینن و وەلێ نەکەن خودێ نەکەت بۆ هەندێ زووتر بگەنە مەوعدێ خۆ، زووتر بگەنە جێ خۆ، سەریع بچن و تووشی ڕوویدانەکە نەخۆش بن. ترافیک باس لە یەکێک لەو پرۆژانە دەکات کە سیستمی ڕێگاوبانی بەردە قۆناغێکی نوێ سەبارەت با پرۆژەی دووسایدی خێرای هەولێر دۆک دەچینە وەزارەتی ئاوادانکردنەوە. لێرە بریکاری وەزیری ئاوادانکردنەوە دەبینین تایبەتمەندی و گرنگی و ڕێگایە باس دەکات.
لە ڕاستیدا بە دووسایدکردنی ڕێگەی هەولێر بەرەو پارێزگای دهۆکە بڵین لە ناوچەی لای گوندی گەزنەوە دەستی پێکرد بە دووسایدکردنەکە تا ئەگەیشتە سەر زەی گەورە و لەوێ پردێک دروستکرا پاشان لە زەی گەورەشەوە بەرەو چڕە بە دووساید کرا و بەسراوە بە بەشەکانی تری دووسایدی هەولێر دۆک ئەم ڕێگایەکارێکی وای کرد کە یەکەم ماوەی گەیاندن لە نێوان هەولێر و دهۆکەوە نزیکی سەعاتێ بۆ سەعات و چارەک یەکەم بێتەوە ئێستا بە شێوەیەکی سیاقەتێکی گونجاو لە بینی سەعات و 9 بۆ سەعات و 45 دقیقە هاوڵاتیان لە هەولێرەوە ئەگەنە دهۆک ئەمە یەکەم لە ڕووی ماوە دووەمیان لە ڕووی سەلامەتی سیاقەت و هاتوچۆ لەسەر ڕێگاکە و بێگومان وای کردووە ڕێژەی ئەو حادیسانی کە ڕۆیان لە ڕابردووە لەبەرەوەی یەکساید بوو ناخۆش بوو کەم بۆتەوە و وای کردووە کە حادیسەکان کە ڕۆژ ئەدەن ینی مومید نەبن زیان بەخش نەبن و زەرەری گیانیان کەمتر ئەبێت. ئەنجامدانی ئەم ڕێگەیانە بەو کوڵەتێ بەرزە و بەپی ئەم ستاندەرە نێودەوڵەتیانە نەک لە هەرێمی کوردستانە لە هەموو دنیای کۆمەڵێک ئیجابیات و خاڵی باشی هەیە بۆ بەکارهێنەرانی ڕێگاکە یەکەمیان مەسەلەی کەمکردنەوەی وقودا ینی ئەو بەنزینەیە کە بەکارهێنرێ یا و گازێکە بەکارهێنرێ لایەن ئۆتۆمبیلەکانەوە هەروە ئێراحەی سیاقەت ینی ئەو هاوڵاتی ئەو شۆفێرە کە ئۆتۆمبیلەکە لێ خوڕینجا ئۆتۆمبیلی بچووک بێ پاس بێ بار هەڵگر بێ بە شێوەیەکی زۆر ڕیحانە کەمتر ماندوو ئەبێ و بەڕاستی بە ئیجمالی ڕۆڵی هەیە لە گەشە پێکردنی ئابوووریە چکە ئەم گواستنەوەی واکە کاڵاو کەلوپەل بە نرخێکی هەرزانتر بگوێزرێنەوە هەروەها واکە خەڵک فرای ئیشەکانی خۆی بکوێ لە کاتی خۆیانی زۆر جار خەڵکێکەیە ئیشێکی هەیە لە دهۆک ئەتوانێت هەمان ڕۆژ بڕۆ بگەڕێتەوە ئیشێکی هەیە لە هەولێر لە دهۆک و ئەتوانێت هەمان ڕۆژ بڕۆ بگەڕێتەوە جگە لەوە ئەو شار و شارۆچکانی کە کەوتونەتە سەر ڕێگاکەەوە ئەو گوندانێکە کەوتونەتە سەر ڕێگاکە ئاسانکاری بۆ ئەوانیش دروست کردو بۆ گەیشتن بە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان یا بۆ پارێزگای دهۆکە ئیش و مەساڵح و شتی پەیوەنددار بە ژیانیانەوە لەو شوێنانە هەیە. هەر لە سەرەتا ئەم کابینی و ئاوەڕلیانەوەیکی زۆر بۆ بواری ڕێگاوبان هەیە ینی لە ئێستادا ئەوەی بەپی دوایەمین ئامار کە لە بەردەستمانە 6 پرۆژەی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە تەواو بوون لە ماوەی 3 ساڵی تەمەنی ئەم کابینەیە کە نزیکی 878 ملیار دینار تەرخانکراوی گشتی هەمویان بووە ئەمانە ڕێگەی دووسایدی تایە پردی تایە تونێلی تایە کە بێگومان تەواوبوونی ئەم ڕێگایانە وای کردووە تۆڕی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە پێ بنێتە قۆناغێکی نوێوە. پرۆژەی بە دووسایدکردنی ڕێگای نێوان پارێزگای هەولێر و دهۆک بە درێژی 58 کیلۆمەتر خزمەتێکی گەورەی پێشکەش بە شۆفێران و هاوڵاتیان کرد. ئەم ڕێگایە 58 کیلۆمەتر درێژەکەیەتی لە بەشی هەولێر کە بە ڕێگای هەولێر گۆپاڵ ناو دەبرێت لە گوندی گەزنە دەست پێ دەگات تا زەی گەورەکە 38 کیلۆمەتر درێژەکەیەتی پانی ڕێگاکە 36 مەترە و لا 3 ڕێڕەوە پێک دێت بۆ هەر سایدێک. بە درێژی ئەو ڕێگایە 6 پرد و 2 ژێر پرد و 1 پردی پەڕینەوەی هەیە. ڕێگاکەی هەڵکاری کراوە و پەرژینی سەلامەتی و خۆپارێزی و هێمای هاتوچۆ ڕووناکی بۆ دانراوە. ئەم ڕێگا ستانداردەوای کرد ماوەی گەیاندن لە نێوان هەولێر و دهۆک 40 بۆ 45 خولەک کەم بێتەوە بە جۆرێک لە 2 کاتژمێر و 45 خولەک بوو بە 1 کاتژمێر و 45 خولەک. ئەو ڕێگا تازە و ستانداردە قەباری هاتوچۆی هاوڵاتیان و بازرگانانی زیاد کرد و بە جۆرێک کە ڕۆژانە 20,000 ئۆتۆمبیل لە هەردوو سایدی ڕێگاکە هاتوچۆ دەکەن کە لە هەر سایدێک 9540 ئۆتۆمبیل پێیدا تێپەڕدەبن. ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر بۆتەوە ئەگەر ڕووداویش ڕووبدا زیانی ژیانی نییە بگرێنبەردنی تێدا نییە. ئەوفەرباسەکانی ئەو ڕێگای هیچی لە 450 متر کەمتر نییە. باپی پێوەرە گیانیەکان ئاستی خزمەت گوزاریەکانی ئەو ڕێگایە لە 5 پلەدا کە ستانداردن و ڕۆڵی هەیە لە گەشە پێدانی ئابووری کە نرخی گواستنەوەی کاڵاکان هەرزانتر بێت. جگەوەش کە ئێستا باس نەکراوە ئەو ڕێگای ئاسانکاری گەیاندن و هاتوچۆ بۆ سەدان گوند و شارۆچکە کردووە. بە پێی ئاماری وەزارەتی ئاودانکردنەوە لە ماوەی 3 ساڵی تەمەنی ئەو کابینێ 6 پرۆژەی دروستکردنی ڕێگاوبان تاو کراوە. لەوانە ڕێگای تونێلی سەلاحەدین 178 میلیارد دیناری بۆ تەرخان کرا کە سیستمی پێشکەوتووی بۆ دروستکرا. دروستکردنی پردی زەی گەورە 49 میلیاری بۆ دانرا. ڕێگای هەولێر گۆپاڵ 204 میلیارد دینار، ڕێگای دوکان چوارخۆڕنا بە هەردوو قۆناغی 107 میلیارد دینار، ڕێگای کەلار کفری و کەلار دەرمەندی خان 190 میلیارد دینار، پردی دەربەندی ڕانیە 11 میلیارد دینار.
دەچینە بەڕێوەبەتی هاتوچەی هەولێر لێرە فازڵ حاجی گوتەبێژی هاتوچەی هەولێر دەبینین دەمانێت بزانین ئەو ڕێگا تازەی نێوان هەولێر دهۆک دوای تاوابوونی ڕووداوەکانی هاتوچۆ کەمی کردووە ڕێگای هەولێر دهۆکی خێراکە ئەوە بەشێکە لە ڕێگای خێراکە هەموو هەرێمی کوردستان بەیەکەوە دەبەستێتەوە کاریگەریی زۆری هەبوو لە سەرکەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و وای کرد خەڵک بە زووتر و بە جودێکی کەمتر و بە سەلامەتر هاتوچۆ بکاتە لە نێوان هەولێر دهۆک کە لە ڕووی زانستیەوە کە باسی ڕێگای باش دەکەی دەبێت ئەو سێ مواسەفاتی تێدا بێت زوو بتگەێنێتن بە سەلامەتتر بتگەێنێتن بە جۆدێکی کەمتریش بتگەێنێتن ڕێگای هەولێر دهۆکی خێرا ئێستا سێ مواسەفاتی تێدا ئێمە ناڵێن ڕووداوی لێ ناکەوتەوە بێگومان تاکو جوڵەی مرۆڤەکان لەسەر ڕووی زەوی هەبێت ڕووداویش دەکەوێتەوە بەڵام چی دەکرێتن کەمتر دەکرێتەوە ئەوەی ئێستا ڕێگای هەولێر دهۆکی خێرا کردوێتی ئەوەی کردووە کە ڕووداوەکان یاسۆ تا ڕادەیەکی یەکجار زۆر کەم بۆتەوە دەتوانین بڵێن قەرەباڵغی سەر ڕێگای نێشتۆ ڕێگایەکە بە هیچ شێوێک لەبەرەوەی ڕێگایەکە پانوبەرینە و ڕێگایەکی خێرایە تەوەقوفاتی تێدا کەمە پێچی تێدانی ئەوە وای کردووە هاوڵاتی بە ئاسانتر بڕاتن بە هەمان شێوە کاری تیمەکانی هاتوچۆشی ئاسانتر کردوتەوە. زادەکە خۆشە و باشە و بە زادەکە خەت سەرێخ خەرک سەریعەدی یعنی زادەکە ناخۆش برێ خۆشە و بەس خەرک ناگرت و خەریش سەریعە لە کەرخی گوندی دێتن زۆر سەریعدی معناوە نییە و زادە خۆش بە بەکەیف خۆت دێخوڕی وەڵا زادەکە زۆر خۆش و زۆر چاک و زۆر جوانیان کردیە. سیارە کات شەو لە کوڕەکەمیدا ئەنی بەندەستکە دووسە مەتە پێش خۆی دانی ئەو زادە خۆش و ڕێکپێکە کدا دەست خۆش حکومەت هەرێم دەکەم بەڵام بلۆی نەکرات و بە سواتەشی وا باش ئەسەر بەشتەچی نەکەی ینی گوندە و شت لە پێشە هێمایەکان لە پێشە بەڵام یان زۆر کاسات کە تۆ لەو زادەی ئەتە بە شوفێرانی شەمە پابندینە بۆ ڕێ بەڵام بەو کە بۆ سوعاتی دێنێدانە داژۆن ینی بە سوعاتەشی بە داژۆن يعني بيبيع حسابه ئێمە وەکو خەرکی گوندی گەزنا لە گەزنەی دابەری بەڕانەتی سەرەتا زۆر دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ کردنەوەی ئەم زادەیە زادەی برێن بە حرکە و گۆپار زادەیەکی زۆر مهمە زادەیەکی زۆر استراتیژی و گرنگە و خەڵکێکی زۆر بە تابەتیەوەی کە دەکەویتە سەر ئەو زۆر سایدە سوودی لێوەردەگری بەڵام هیچ شتێک تەبعاً بەبێ کەم و کورتی نیە یەکێک لە کەم و کورتەکانی بەڕاستی نەبوونی جسری پەڕینەوە هەمووکو پیادە هەمووکو لە بۆ سیارە بۆ تێگەیشتن لەو سەرپێچیانەوە ئەنجامدانی لەلایەن شۆفێران مەفرەزەیەکی تۆکمی پۆلیسی هاتوچۆی هەولێر پێک دێت بۆ چاودێری و بەدەداچوون لەو ڕێگەی کە هیچ کەم و کوڕێکی تێدا نابێڕێت لە شاری هەولێر لە بەشی هاتوچەی ناوشار عنکاوە مقەدەم ڕزگار دەبینین لەگەڵیان دەردەچین و بەدەداچوون بۆ کێشەی هاتوچۆ دەکەین بەرەو ڕێگای هەولێر گۆپاڵ هەنگاو دەنین. بۆ چەند خوڵێکێک وەستان لە دووسایدی هەولێر دهۆک بەو ماوەیە کە ڕاوەستان بینیمان تەنها خێرای ئۆتۆمبیلەکان زۆر زیاترە لەوەی کە یاساکانی هاتوچۆ بە پێی هێمایەکانی هاتوچۆ بۆیان دانراوە
خێرایەکەیان لە ڕادەبەدەرە و ئەو حادسانێکەوە کرا لەو مەسافەیە هەمووی خودی شوفێر کەمتەرخەمە لە دروستبوونی ڕووداوە بە خێرایەکی زۆر دەڕوە و مەسافەی 2 کیلۆمەتر ئێمە لە دواوی ناتوانین ڕایگرین خێرایەکەی لە ئۆتۆمبیلەکانی قەمارە زۆر زیاترە بە چەند ئاگادارکردنەوەیەک دەوەستیت زادەکەت پێ کووە؟ زادەکە کووە مەسەڵەن لە ڕووی یاساکانی هاتوچۆ لە ڕووی هێمایەکان چ نەقسە لە ڕووی گاوبان نەقسەچی نییە هیچ لە گەزنەی عادی ئەو مەسافەی مەسەڵەن لە گەزنەی هەتا ڕوویە ئەچێو دەچێ ئێستا چێندە دەبێ ئەوها باشە لەو زادێ مادەم زادەکەت پێ باشە نوهەت دەڕۆیشتی ئەزە دەبی نوهەت بڕۆی لەو زادێ ئەتو لە دەستە ڕاستیش دەڕۆی سێزە نوهەت بڕۆیت خوا قبول دەکەم تابلۆ دەچێت تابلۆی دواوە یعنی بەخۆت سایقی سیارەکە ئیتوە ئی کەس نییە و نییە برێنە ئێستا ئەو جادە جوانە ڕێک و پێکە چ مشکلێ هەیە ئەجە دەکرێت جەنابەت بەو خێرای لێ بخوری بەو شێوێت زین چەندە ڕۆیشتی چاوەکەم یەکێکی تر لە سەرپێچیکاران تێپەڕبوونی پاسێکی گەشتیاریەکە خێرایەکەی ڕادەبەدەرە و تێدەپەڕێت سیر و سەمەریەوە پاسەوە بوو کە مەفرەزەکانی پۆلیس دوای دەکەون بۆیان ناگیرێت لەبەر خێرایەکەی ناچار دەبن پەیوەندی بە بازگەیەزەکانی ئاسایش دەکەن تابی وەستێنن اینجا دەست بە لێپرسینەوە دەکەن و سزای دەدەن چەند نەفەر گەلتوونە برا خێر ئەو سرعەتە چییە؟ برا بابو ئەس سەد ڕۆیشتم نەگەشمە تو نەبابە نە 120 ڕۆیش نەدەین نایگەی کاچمە ئەمە نەمانتوانێ ئەمە زیاتر ژیانی خۆمان بێخنەمە ترسی ئێوە هەموو خەڵکە لەگەر تۆ تاوانیان چییە؟ ئەو هەموو خەڵکە لەگەر چەند نەفەر لەگەرە؟ خوا قبول دەکەم برا ئەمە 15 کیلۆمەترە دەین ناگەینێت و ئەگەر یەکە شوێنێکی وەکو بازگە نەبی ئەو سەیتەرە نەبوو ئەمە نەدەگەشتێت جەنابەت ئەو شەقامە هەر لە سەرەتای دروستکردنیەوە بەڕاستی شتێکی زۆر نایە بوو شتێکی زۆر گرنگ بوو ماوەی دوو کاتژمێری کردیتە کاتژمێرێک بەوەی کە خەڵک پێشترێ بە کاتژمێرێک و 45 دقا دوو کاتژمێر بگەشت با دۆک ئێستا بە کاتژمێرێک و 25 دقا سی خولەک دەگاتە دۆک زۆر کە بە ئاسایی خۆشی بڕوا کە بە شێوێکی یاسایش بە پێی هێما و یاساکانی هاتوچۆ بڕوا بە هیچ شێوەیەکی قەڵەبارغی تێدا نیە جەنجالی هاتوچۆی تێدا نیە تەنها شوفێرەکان پێویستە پابند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ خێرایەکانیان بە گوێرەی یاسایەکانی هاتوچۆ بێت دەتوانین بڵێن لە 180 ڕووداوی هاتوچۆ لە شوێنە کەم بووە بەڵکو هەر زۆر نەما هەندێک ڕووداوی هاتوچۆ هەیە دەگرێتەوە سەر خودی شوفێر و دەبینین لەسەر شەقامەکە بە شێوەیەکی زۆر ستانداری جیهانی دروستکراوە لە هەموو ڕێوەکەوە و شەقامەکە بە شێوەیەکی بەربڵاو دانراوە هێمای هاتوچۆی لێەوە گاردەرەکانی شەر شەقام پەرژینی لێیە و ئەو هەموو هێمایانە بۆ ئەوەیەکەوە شوفێر ڕۆژانە سوودی لێ وەربگرێ بە شەو سوودی لێ وەربگرێتەوە ئاستی بینی لە شەو بەو هێمایانە شەقامەکەی بە ڕووناک دەکرێتەوە بۆی شوفێر بە پێی هێمایەکان بڕوە بە هیچ شێوەیەک تووشی ڕووداوەکانی هاتوچۆ نابێت ئەوەی سیر بوو کە جێگەی پێشببینی هاتوچۆ نەبوو بوونی ڕێژێکی زۆر لە سەرپێچی ڕۆیشتن بە ڕۆنگساید و پێچەوانی ڕێگا بوو لەو ڕێگا دوو سەرپێکی زۆرترین مەترسی لەسەر هاتوچۆ دروست دەکەن یەکەمیان تیژ ڕۆی و خێرایی زۆری ئۆتۆمبیلەکان ئەوەی زۆر مەترسیدارە تیژڕێی بار هەڵگرەکانە کە لە کاتی ڕووداوی هاتوچۆ وەک بۆم تەقینەوە
ئاسەواری وێرانکەر و قوربانی لێ دەکەوێتەوە. دوو ڕۆژ سایت دەڕۆی دوو ڕۆژ سایت دەڕۆی کاشم ئەسی حەقی تووە تو حەقەش خۆشت برێ حەقەش خۆشت برێ ڕۆژ سایت ڕۆیشتی حەقەت مخالف دەکری هەر یەکە ڕۆژ سایت بڕۆ مخالفیەوە بڕێ فەرموو کاکە جادەکە خەت سەری عەبرای عەزیزم گورە باب ئۆڤەرپاس هەیە لەو سەری دەچی کاکە تەقاتع هەیە لەو سەری یەکتر بڕ هەیە لەو سەری دەسوڕێەوە کاشم جادەکە پێشترێک و بوو ئێستا کوو حسابی نییە ئەمە دەڵێ مخالفاتیمە حسابەکەی چێ لە حساب چی باشترە لە پێشتر ئێستا هەمووسەی باشترە هەمووسەی باش ئەدلۆمە باشتر نابین بامەش خۆ نالە بە خۆمان باشکەین حتا دەچێت دۆ شەقامەکە هەمووی لێک جیاکراوە واتە دوو سایدی لێک جیاکراوە ئەو لێک جیاکراوە پێشترێ یەک ساید بوو ئەو یەک سایدە ڕۆژانە ڕووداوی هاتچۆمان هەبوو چەندین کەس دەبووە قوربانی لە ڕووداوەکانی هاتچۆ بەهۆی ئەو بەریەکەوتنەوەکەوا ئۆتۆمبیلەکان بە خێرایکی زۆر بەریەک دەکەتن چونکە یەک ساید بوو ژیانی زۆربەی شوفێرانمان لەو سنوورێکەوە هاتچۆیان دەکرد لە مەترسیدا بوو و ئێستا ڕووداوی ڕوبەڕوون نمایە بە هیچ شێوێکی کۆنتترۆلی کردووە تەنها ڕووداو هەیە ئەویش بە خێرایی شوفێر خودی شوفێر کەم تەرخەمە لە یاسا ڕێنمایەکانی هاتچۆ پێویستە ڕێز لە بنەمایەکانی هاتووی سەر شەقامەگرن لەبەر چ یعنی خۆت وەکو شوفێر تووشی مەترسی دەکەی بەهۆی ئەو خێراییەکەوە هاتا ئێستا لەسەر شەقام تۆ بەس واز لەو خێراییەی بینی لەم شەقامە جانت پارێزراوە. ئێستا ماستا لێرە لە کات ڕووماڵکردنی بەرنامەی ترافیک ئۆتۆمبیلێکی بار هەڵگرت بە شێوەیەکی ڕۆژ سایت بە مەسافەی 3 کیلومتر دەیەوێ بڕوە 3 کیلومتر ئەلێرە بۆ مەفرەقی ئیفراز دەوێ بڕوە 3 کیلومتر ئۆتۆمبیلی بار هەڵگرت کەوا شۆلدەرەکەی تەنها مەتر و نیوەیەکە 2 مەترە ئێستا دوو ئۆتۆمبیل یان گرتووە پیکەبێکی توێتە کارمەندانی هاتچۆ و ئۆتۆمبیلێکی بار هەڵگری خەڵاب بە شێوەیەکی ڕۆژ سایت لەنای مەفرەزەکانی هاتوچۆ دەست بەسەر داگیران و نابێ ڕۆژ سایت بڕۆی بابیم ئارێ وڵڵە لەو دسرەی دەڕۆی لەچۆ سێتەوەی دەسوڕێەوە سەلامەترە لەوەی کە ڕۆژ سایت بڕۆی وەیاننا ڕۆژ سایت کاکە تو ژیانی خۆت دەخێمەتە ژیانی خەڵکی دەخێمەتر ئەوە حەقی عامە حەقی عامە کابرا لە دوهۆچێ دێتەوە بە عایلەی خۆی لەگە خانەوادەی خۆی دێتەوە ئەتو لەوانێک کە بە ڕۆژ سایت دەڕۆی ژیان چەند خەسی دەخێمەترسی ئەم دەمەوێت ئەتو بگەڕێنەوە نییە کە بە ڕۆژ سایت کاتی کاکەەوە دەگەڕێنەوە کو دەسوڕێەوە یان توخوا بووە مەجادە لە بە تو قەتعکەم ڕێیەکی سەرەکی هەولێر دۆچی قەتعکەم لەبەرێت لەگەڵ کارمەندەی بڕۆکات ئەو سارم لەو حەدیسکەکە لە بڕۆکات باشە ئیجازە و سەنەوی لە بۆردەنی ئێستا ئەگەنا بەڕێمە لێرە ئەوە تێگەیشتن کە ڕێگای چ گرنگێکی هێوچە سوودێکی بە شۆفێران گەیاندووە ئەوەی پۆلیسی هاتوچۆ بەشێک لە شارەزان لی تێنەگەیشتون زۆر جا لەسەر ئەو ڕێگایە باش و پێشکەوت و ستانداردە سەرپێکی زۆر زەق و مەترسیدا لەلایەن شۆفێران ئەنجام دەدرێت. دەیهەن سەرپێکی تۆمار دەکرێت ئەو سەرپێچیانە بەهۆی کەم تەرخەمی شۆفێران دروست دەبێت هەر کەس بۆ سەرپێچێکی بیانوێک دێنێتەوە تا لە سزای یاسایی دەربازی بێت هەموو پرۆژانە و دروستکردنی ڕێگا و خزمەتگوزاری و بڵاوبوونەوەی پۆلیسیات و چۆ کاراسانیە تا هەوڵاتیان و شۆفێران سوودمەند بن و ئەزێت نەکێشن و کاراسانیان بۆ بکرێت بەڵام پابەت نەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ سوودەکە پێچەوانە دەبێتەوە بە زیان کۆتایی دێت. زۆر جا ڕێگای خێرا و ستاندارد کە دروست دەکرێت سەرپێچی و ڕووداوی هاتوچۆی تێدا زۆر دەبێت ئەمەش بەشێکی بۆ نەزانین و نەشارەزای بەشێک لە شۆفێران دەگەڕێتەوە کە نازانن چۆن ئەو ڕێگا و شەقامانە بەکاربێنن لەسەرەوە پرسە شارەزایکی هاتوچۆ کە دامازێنەری ناوەندێکی زانستی و هۆشیاری هاتوچۆیە دەبینین ئەو باس لە چۆنێتی بەکارهێنانی ئەو ڕێگایە دەکات. دروستکردنی ڕێگا بە پێی ستانداردە جیهانیەکان خۆیەکێکە لە هۆکارەکانی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ ئەو ڕێگایانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە دروستەکرێت بە تایبەتی ڕێگەی ڕوڤیا گۆپاڵ
بەپی ستانداردی ئاشتۆگە دروست کراوە کە پێک هاتووە لە 3 ڕێڕە و 3 سایت و 1 ئاڕاستن و بە چەندین کەرەستە و هێمای هاتوچۆ ئەم ڕێگەیە پێداویستی و خزمەتگوزارەکانی بۆ دابین کراوە لە چاو ساڵانی ڕابردوو ڕووداوەکانی هاتووی کەم کردوێتەوە بەڵام بەهۆی نەشارەزایی و تێنەگەیشتنی بەکارهێنەرانی ڕێگە لەو ڕێگەیە بووەتەوەی کە هێشتا بەشێ لە ڕووداوەکان ماون و ئەو شوفێرانە کە داخڵ بێرابن ئەبێ جاری ئەوە بزانن ئەو پەڕی خێرایی ڕێگە پێدرا و تا 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکا و نابێت کەمتر لە 30 کیلۆمەتر لە کاتژمێرێکا لێ بخڕن طبعاً ئەگەر بمانەوێ بە ڕێگەیەکی وا خێرادا لێ بخڕین سەرڕایەوەی کە هەموو پێداویستیەکان لەم شەقامانە فراهەم کراوە بەڵام زۆر گرنگە بۆ شوفێرێک بزانێ هەر ڕێڕەوێک کە بەکاریێنێ بۆ چ جۆرە سوارڕۆیەکە پاشان چه خێراییەک تیادا ڕێگە پێدراوە لێ بخڕێ.